بەناوی خودایی بەخشندەی میهرەبان، حەمد و شکر و سوپاس بۆ خودای گەورە، سەڵات و سەلام بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوامان صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا، ولەسەر یار و یاوەر و هاوڵ و شوێن کەوتوانی تا ڕۆژی دووە. خۆشەویستان و بەڕێزان، خۆشحاڵ و شادومانم لە زنجیرەی سێزدەهەمین لە خولی لێکدانەوە و تەفسیرکردنی جزئی عەمە بە ئێوەی خۆشەویست و بەڕێز شاد دەبمەوە. هیوادارم خوای گەورە سوبحانه وتعالە بۆ هەموو لایەکمان بیکات بە مایەی توێشوو زاد و زەخیرەی دوا ڕۆژمان. وانەی سێزدەهەمین دەگەینە سوورەتی ئەلئینشقاق. سوورەتی ئینشقاق ناوی سوورەتەکە بە ناوی ئەلئینشقاقە، واتە سوورەتی ئینشقاق. وشەی ئینشقاق واتە لەدبوون. کەلیمە ئینشەقە واتە لەدبوو، یعنی شتێک ئەتوو بتەوێ محاولەی لەگە بکەی لەتی بکەی، پارچە پارچەی بکەی، ئەویش قبولی ئەو لەدبوونە بکە کە دەرێ ئینشقاق واتە لەدبوونی، یعنی نەک یەک لەت. ئێستا مەسەڵەن ئەو قەڵەمت کەشکان ئەوە دەرێ شەقە واتە، بەڵام ئینشقاق واتە پارچە پارچە بینەک لەلایەک و لە دووسێ لە چەندین لایەنەوە لۆی ئاسمانیش لە ڕۆژی قیامەتێ لە هەر شوێنێک لەبەرەوەی جاذبیە نامینێ لە هەموو شوێنەکان لە چەندین شوێنی جیاجیا لەدبوون لەت دەبێتن. ژمارەی ئاەتەکانی 25 ئاەتە، سوورەتێکی مەککیە واتە لە شاری مەککەی پیرۆزدا بەزیە، زنجیرەی 84مین سوورەتی قورئانی پیرۆزە و هەروەها لە دوای سوورەتی ئەلئینفیطار دا بەزیە. با ئەو بابەتانەی لەو سوورەتەدا هەیە، تەوەری دووەم ئەو بابەتانی لەو سوورەتەدا باس کراوە. یەکەم، چەند ڕووداوێک لە ڕووداوەکانی ڕۆژی قیامەت باس دەکات. دووەم، بابەتی دووەم مەبەست لە دروستکردنی مرۆڤ ڕوون دەکاتەوە. خوای گەورە لەبەرچی ئێمەی مرۆڤی خەڵق کردووە، بۆچی ئێمەی دروست کردووە، هەدەف و مەبەست لە دروستکردنی هەر مرۆڤێک چییە. خاڵی سێم، خوای گەورە بابەتی سێم و تەوەری سێم لەو سوورەتەدا دوا ڕۆژ و دوا ئەنجامی مرۆڤ لە چاکەکار و خراپەکاران باز دەکات. عاقیبەت و دوا ڕۆژی ئینسانی چاک و ئینسانی خراپ بەچی دەکات. خاڵی چوارەم، هۆکاری گومڕایی و سەرگەردانی مرۆڤمان لۆ ڕوون دەکاتەوە. لەبەرچی مرۆڤ سەرگەردان دەبی، سەری لێ دەشێوێ و هەروەها ڕێگای خراپ دەگرتە بەر. خاڵی پێنجەم، تەوەری پێنجەم لەو سوورەتەدا خوای گەورە هۆکاری چاکبوون و ڕێڕاست و ڕەوانی مرۆڤ بۆ مرۆڤ باز دەکات. یعنی ئەو هۆکارانی دەبتە هۆی ئەوەی مرۆڤ کەسێکی ڕاست ڕەوان بێ، یعنی کەسێک بێ ڕێگای ڕاست بگری، کەسێک بی بەولا دانەڕوە سیڕات المستەقیمی ڕەب العالەمین بگری، بە چ شتێک هۆکارە ئەو ئینسانە ئەو ڕێگا ڕاستە بگری و بەری نەدا. خاڵی هەفتەم، خاڵی تەوەری شەشەم لەو سوورەتەدا خوای گەورە چۆنیەتی دروستکردنی مرۆڤ، قۆناغەکانی دروستبوونی مرۆڤمان بۆ ڕۆن دەکاتەوە و باز دەکات. تەوەری کۆتایی لەو سوورەتەدا خوای گەورە باسی پاداشتی بڕوادار و هۆکارەکانی ڕزگاربوونی دەکات لە بەدبەختی لە دنیاێ وە سزای ڕۆژی دوای بە چ شتێک ئینسان ڕزگاری دەبیتن. خوای گەورە باسی ئەو بابەتەمان لۆ دەکات. تەوەری سێم لە تەفسیرکردنی ئەو سوورەتە پیرۆزەدا، ئەویش ئەوەیە لە سوورەتی پێش و خودای گەورە سوبحانه وتعالە کە سوورەتی متەفیفین بوو، خوای گەورە باسی سیفەتێک لە سیفەتە هەر خراپەکانی باس کرد کە سیفەتێکی ناو هەندێک لە کۆمەڵگەکانە ئەگەر کۆمەلگەی مسلمانیش بیتن جاروەیە ئەو سیفەتەیان تێدا دەبیتن، ئەویش بریتی بوو لە سیفەتی خراپی تەرازوو بازی وە گاڵتەجاریکردنی سوکایەتیکردنی کەسێک کە خۆی پێ باشە خەڵکی پێ خراپە، لەو ڕوانگەوە سوکاتی بە کەسی بەرامبەری دەکات. لە سوورەتی پێش و خوای گەورە سوبحانه وتعالە پێوەری عەدالەتی خۆی باس کرد کە ئەوانەی لە دنیاێ چل لە ڕووی مادی قەدر و قیمەتی خەڵک کەم دەکەنەوە، یان لە ڕووی شەئن و لە ڕووی معنەوی قەدری ئینسان کەم دەکەنەوە، هەردووچیان لە ڕۆژی قیامەتێ تۆڵەیان لێ دەستێنرێتەوە بە سزایەکی زۆر تند. و هەروەها لەو سوورەتە پیرۆزەشدا خوای گەورە سوبحانه وتعالە باسی خاڵی بڕواداران و بێ باوەڕان دەکاتن و هۆکاری بڕوان نەهێنان و سەرگەردانیان ڕوون دەکاتەوە. تەوەری چوارەم
بە مانای وشەکان. وأذنت واتە گوێڕایەڵە، وحقت شایستە پێویستە، مدت ڕاخرا، وألقت دەردەخات يعني فڕی دەدات، وتەخەلت بەتاڵ بوو، کادیحون کۆشش دەکات زەحمەت دەچێشی، فەمولاقیه دەگاتەوە پێی، یەسیرا ئاسان دەکات، مەسڕوڕا دڵخۆش بەختەوەر، وەڕاء ظەهری واتە لە پشتەوەی لە دواوە، ثوبورا هاوار واوەیلا فیغان، وەیەسڵا دەخرێتە ناوی، یەحوور زیندوو دەبنەوە، بالشەفەق سوورایی ڕۆژ لە کاتی ڕۆژ ئاوابوون، وەسەق تاریک بوو، ئیتەسەق مانجی تابان مانجی پڕ یعنی کاتێک کە مانگ خڕە تەواوە لە 13 و 14 و 15 لەتەرکەبونە تێدەپەڕن یاخود لەتەرکەبونە دروست دەکرێن، طابقاً قۆناغ، یوعون وەردەگرن، مەمنون نەبراوە بەردەوام. تەوەری پێنجەم لێکدانەوە و تەفسیرکردنی ئاەتەکان بە تێر و تەسەلی. خوای گەورە سوبحانەه وتەعالا لەو سوورەتە پیرۆزە باسی هەندێک لە ڕووداوەکانی ڕۆژی قیامەت دەکا و دەفەرموێ ئیذا السەماء انشقت، دەفەرموێ کاتێ لە ناکاو کە ڕۆژی قیامەت دادێ لە هیکەوە تەمەشا دەکەی ئەو عەردە دەلەرزی کە عەرد هاتە لەرزین، ئەو عەردە بەردەوام دەلەرزی شەقار دەبی عەرد، ئەو عەردە ڕۆ دەچی بە ناو ناخی خۆی، ئەو عەردە هەرچی لەسەریتی لە چیاکان دەڕوا و نامینێ، ئەو زەویە یەک تاکە کەسی لەسەر ڕووی نامینێ، هیچ باڵاخانەیەک، هیچ بەرزاییەک، هیچ دۆڵێک، هیچی نامینێ، هەر هەمووی دەبێتە عەردێکی ڕاست و دروست، عەرد شەق دەبیتن. کاتێک کە شەقکەتە ناو ناخی زەوی، ئەو جازیبیەی نێوان ئەو کێشەی نێوان زەوی و ئاسمان هەیە ئەویش نامینێ، بۆیە ئەو ئاسمانی کە بە هاوسەنجیەکی ڕێک و پێک و تۆکمە ڕاوەستا بوو هاوسەنجی خۆی لە دەست دەدا، بەولادا دەڕوا دەکەویتن، چونکە شتێک نمایە لە ژێرەوە ڕای بگری، بۆیە ئەو جازبیە کە نامینێ وردە شەقەک لێرە پەیدا دەبی، شەقەک لێرە پەیدا دەبی، شەق دەبیتن. ئیذا السەماء انشقت، ئالەو کاتەدا دەبینی ئەو ئاسمانە زەبەلاحە بەهێزە گەورەیە بەرگەی ڕۆژی قیامەت ناگرێ و هەر هەمووی لەت دەبێ، ئینجا ئەوەی لە ناویتی لە ئەستێرەکان هەر هەمووی دەکوژێتەوە، هەر هەمووی دادەڕژێ، ئەو خۆر و مانگەی لە ناویتی نامینێ، تیشیان نامینێ و هەر هەمووی دەکەوێتە خوارەوە. وأذنت لربها وحقت، باشە لەبەر چی ئاسمان شەق دەبی، بۆ چی لێ قەومایە، بۆ لەوەتی ئێمە چاومان هەڵێناوە ئاسمان بە هاوسەنجیەکی زۆر جوان لەسەر سەرمان، وەکو سێبەرێک، وەکو ساباتێک، وەکو سەقفەکی پارێزراو لەسەر سەرمان دەمان پارێزتن. ئەدی بۆ ئێستا هاوسەنجی لێ تێک چووە، لەبەر چی ئێستا لەت دەبی؟ وأذنت لربها، لەبەر ئەوەی گوێڕایەلی فەرمانی پەروەردیگاری خۆیەتی کە ذاتی ئەڵڵایە سوبحانەه وتەعالا. خوای گەورە کاتی زەوی کاتی ئاسمانی کۆتایی پێدەیدی، تەواو ئەی ئاسمان مهمەی تو ئیشی تو تەواو بوو، ڕێت پێدەدەم تەواو ئیشەکەت کۆتایی پێبێ، مهمەی تو وەزیفەی تو کۆتایی پێهات، لێ وحقت مادام ئەمر و فەرمان لەلایەنی پەروەردیگاریتی حەقی خۆیەتی شایستەی ئەوەیە گوێڕایەلی دروستکەرەکەی خۆی بکە کە ذاتی ئەڵڵایە. بەڕێزان بەس ئینسان بیر لە حاڵی خۆی بکاتەوە، ئاسمانێک بێڕوح و بێجیانە، پاداشت و سزای لە بۆ دانەندرایە، بەڵام بەموو لە ئەمر و فەرمانی خوا لانادا، بەڵام ئینسانێکی عاقڵمەندی بەهۆش کە خوا عەقڵی دایتێ سوبحان الله تەمەشا دەکەی بە هیچ شێوێک لەژێر ئەمر و فەرمانی خوای گەورە نییە، لێ قیمەتی ئەو ئینسانە دادەبەزی کاتێک بەجێ لە ئەمر و فەرمانی خوای گەورە لا دەدا، هەر کاتێک بەجێی پەروەردیگارەکەی خۆشی بکات گەورە دەبی. بزانە زەوی و ئاسمان کاتێک کە خوا خەڵقی کردن
خوای گەورە بە زەوی و ئاسمانی فەرموو ئیئتیا طەوعەن ئەو کەڕها وەرنەژێر ئەمر و فەرمانی من بەویستی خۆتان بێ یان ئیئتیا طەوعەن بەویستی خۆتان ئەو کەڕها یان بە زۆری بە زۆری زۆردانی ملکەستان دەکەم کە ملکەس بن و ئەمر و فەرمانی خوا بەڵام زەوی لەگەر ئاسمان هەردووچیان وتیان قالتا ئەتەینا طائعین وتیان ئێمە بە ملکەتی خۆمان بەویستی خۆمان ملکەت دەبین لە بۆ تو ئەی خوای گەورە هەم بزانە لۆیە وئیذا الأرض مدت وەکاتێ زەوی پان کرایەوە ڕاخرا یعنی ئەو زەوی ئێستا تەمەشا دەکەی لە شوێنێک چیایە شوێنێک دۆڵە شوێنێک دەریایە شوێنێک زەریایە شوێنێک داستان و دار و غاباتێکی توڕ و پڕە ئەو زەویە لە ڕۆژی قیامەتێ دەبتە زەویەکی ئاوە ڕاست هیچ هەوراز و نشێویەکی نامینێ ئەو خڕایی زەوی نامینێ زەوی پان دەبتەوە بە شێوازێک کە خوای گەورە سوبحانە وتەعالە ئامادەی دەکا لەوەی ئەو خەڵکەی بتێ لەسەر زندی بیتەوە و جارێشتر ببێتە شوێنی محاسبەی عەبد و بەندەکانی خوا ئەو جا ئایا حەشر یان لەسەر هەمان ئەو زەویە ئێستایە یان زەویەچکە خوای گەورە سوبحانەه وتەعالە دروستی دەکا ئەوە خلافی لەسەرە وألقت ما فيها وتخلت لدوائد زوي زاري دوام زوي ديتا هجان أو زوية كديتا هجان وألقت ما فيها هاتي لناو زجي زوي دايا هر هبوي فريدات دروا هيد لناو زجي زوي ناميني لغازات لو ماداني كتي دايا هر هموي لكان زاكام فريدات سر زوي وألقت ما فيها وتخلت زوي ناو هناوي ناوزجي زوي وتخلت بطال بهيت إلى نامينة حتى روح جياني أوهم خلقي بو زوية سبيدراو دفن كراو لناو ناخي زوي هاد هموي للروجي قيامته هموي فريدات دروا زانة مشاكا وأخرجت الأرض أثقالها زوي هرتي قرصاي لناوي دا هاد هموي فريدات دري لوي للروجي قيامته لأثرك دهاتو دلي لروجي قيامته هرتي لنا وناخي زوي دا فريدري دا فرمي يكتشياي زور قورة لزير ولو قوري داندرا يك كذبة الاشتدا ناروا كابرايتي تاوان باري خرابة كار بلاي او تسيا زير دا دروا دري والله لبيناوي تو قناح مكر حرام مخوات والله لبيناوي تو صيلي رحم مقطع كل لبيناو خزمان ودوستان لبيناوي تو خرابة مكر لبيناوي تو زلام مكشت بەڵام ئێستا ئەو چیا زێڕینا لە بەدەستی ئەو هەموو خەڵکەیە کەس بە تەنیشتیدا ناڕوە لۆ چونکە ڕۆژێک نما ئینسان تەماعی بکاتن ئەوەی کە جێی تەماعە ڕەزامەندی خوایە ئەوەی لە دەستی تو لە دەستی تو ئەوەی بەدەستیشی هێنا بەختەوەری و خۆشی لە بۆ ئەو کەسە وئەذینەت لیڕەبیها کاتێکی زەوی دێتە لەرزە هەموو شتەکانی ناو زجی خۆی فڕێداتە دەرەوە ئەو خەڵکە هەمووی زندی دەبتەوە لە ڕۆژی قیامەتێ وئەذینەت لیڕەبیها ئەویش بە ئەمر و فەرمان و مۆڵەتی لە خوای گەورە مۆڵەتی پێداوە لەلایەنی خوا و مۆڵەتی پێدراوە وحقت وحق و مافی خۆیەتی کە وەزیفەی خۆی تەواو کرد ئیشی تەواو بوو تەواو ئیشە چکەی پێچ بێدراوە ئێستا کەوا بلەرزی تەخت کە ئەوەی لەسەریتی و ئەوەی ناوزجی جارێشتر بێنێتە دەرەوە يا أيها الإنسان إنك كادح إلى ربك كدحا فملاقيه خواهي قرد في أي مروفة كان أو حاضي مخلوق كاني من لزيو آسمان بوشيوية جير أمر فرماني منن أدي إيوا لو بيناكنوا زوي بهزارها ومليونها صال راوستاو أمر فرماني خواتي بذكر آسمان بهما شيوا أدي أتو يا أيها الإنسان أي مروفة كان بتاكو بخراب بقورو بقتكا بير بكوا إنك كادح أتو كسيشي هر كدي الدنيا بروادار بي بباور بي هر كسك بي لهر شويني ما دام هاتي الدنيا إنك كادح دبي زحمتي بشيشي أهم من دالك لدايق دبي هر كلدايق دبي يكم إيشي من دال أويا دبي بممشي داتي وابني بمجي أو ممكي مجين قوتك زوري دوي أو من دال زور بخيراي دارويا زوري برسيا
تاقەتی مژینی نامینێ سەری لال دەکات و دەگریێ بزانە هەرکە لە دایک دەبی ئینسان دەبی ڕەنجی بچێشی دەبی خۆی ماندی بکە دەبی هەوڵ بدا ئەو منداڵە کە دێتە دنیا هەتا گەورە دەبی ئەو مرۆڤە لە کاتێک لە دایک دەبی هەتا دەستەوە ناو ئەو زەویە دەبی هەوڵ و کۆشش بکە دەبی خۆی مادی بکە ڕزقی پەیدا بکە ماڵ و منداڵی بەخێو بکە ژنی بینیتن بخینێتن ئەوە هەمووی هەوڵ و کۆششی تووە ئەوجە کەسێک هەوڵ و کۆشەکانی ئەگەر لەژێر بەرنامەی خوابی ئەوە کەسە بەختەوەرەکانن بەڵام کەسێک هەوڵ و کۆشەکانی بە ئیعاز و بە تەوجیهاتی شەیتان بی شەیتان ئاڕاستەی بکە بەرنامەی غەیری خوابی هینی و بیبا ئەوە بەدبەختە ئەو ماڵوێرانە لێ ئینەکە کادیحون ئەتوو زەحمەتی دەچێشی ئەتوو هەوڵ و کۆشش دەکەی ئیلا ڕەبیکە هەتا ئەو کاتەی کەوا دەگەیەوە خزمەت خوای گەورە سوبحانەه وتەعالا ئینەکە کادیحون ئیلا ڕەبیکە کەدحەن هەوڵ و کۆشش و زەحمەتیەکی ئەو تۆ بەردەوام ماندی هیلاچی لەو دنیا ڕاکە هەوڵ بدا خۆ ماندی بکە فەمولاقێ بەڵام کۆتایی هەوڵ و کۆشەکەت داکردنی ئەو هەموو خەزێنە ئەو هەموو بلۆکە پارە ئەو هەموو دەفتەرە ئەو هەموو شەریکە ئەو هەموو معامەلە ئەو هەموو شەهادەت لەسێ کۆکردەوە کۆکردنەوەی ئەو هەموو خێزان و ژن و منداڵ و نەوەیە کۆتاییەکە چییە؟ فەمولاقێ دەگەیەوە بە خزمەت خوای گەورە سوبحانەه وتەعالا دەمری مردن گەیشتنەوەیە بەخوا سبحانه وتعالى معناه چیە فەمولاقی یعنی بە تاقی تەنیا دەچیەوە خزمەت خوای گەورە سبحانه وتعالى دەگەیەوە بە لیقای خوای گەورە بیر بکەوە کاتێک دەگەیەوە بە لیقای خالیقەکەت خوایەکەت چت پێشکەش کردیە لە ئەو ڕۆژە ئەو هەموو مادی بوونە چەندی لۆ خوا بووە چەندی لە بۆ هەوا و نەفس و شەیتان بووە ئەها چەند خۆشە کابراایەک ژنی دەینتن ئەرە کاکە لۆ ژنی دەین کورە وەڵڵاهی سوان بەرایەکە و تووشم بووە داکەم لێم ناگەڕێ ئەدی گەندەکی دینداری خواناس کورە کاکە ژەنینە نیوەی ئیمانە لۆیە زای چ نیعمەتەکە ئەمن ئافرەتێکی ستر دەکەم سبەینێ منداڵم دەبی ئەو منداڵن دەبنە بە خێویان دەکەم بە پەروەردەیەکی موسڵمان لۆم دەبنە سەدەقەی جاریە ئەو دوو فەهمە چەند لێک دوتایە کابراایەک مزگەفتی لۆ دروست دەکەم ئەرێ کاکە خێرە مزگەفت وەڵڵاهی سوانم خەرگ لێم نەگەڕا خەرگ لێم نەگەڕا یان وەڵا لەبەرەوەی کورە وەڵڵاهی دروستم کرد لە بناوی دنیا خەڵک فرانە کەس حاجی فران مزگەفتی دروست کرد فران مزگەفتی دروست دەب ئەمیش مزگەفتەکەم هەبی هەزار دەفتەرم هەیە باسەتی لەگە نەبیتن وەنیا ئەدی کابراایەک کورە وەڵڵا مزگەفتی دروست دەکا لۆی کە خوا کۆشکەکەم بداتێ لۆی خوا لێم ڕازی بی بەبێ ئەوەی ناوی خۆی بنووسی بەبێ ئەوەی کەس بزانی مزگەوتی چێیە ئەها چەند میهیمە فەمولاقێ دەگەیەوە بە خزمەت خوای گەورە سبحانه وتعالى فأما من أوتي كتابه بيمينه كواتا أو هەوڵ و کۆشانەی تو هەر هەمووی بزانە هەر کەسێک هەوڵ و کۆشەکانی بەرەو ئاراستەی چاکە بیتن کۆش و هەوڵەکانت ڕاستە ڕێگرتن بی بەرەو خوای گەورە سبحانه وتعالى کردەوەکانت هەموو کردەوەی باش بی فأما من أوتي كتابه ئەو هەموو کردەوە باشە هەر هەمووی لە بۆی تۆمار دەکرێ و دەنووسرێ ئینجا تۆمار دەکرێ و حەفز دەکرێ هەموو کردەوەکانی ناو کتێبێک ئەو کتێبە دادەندرێ و ئامادە دەکرێ لە شوێنێکی بەرز ئەو کەسە لە ڕۆژی قیامەتی کتابەکەی خۆی وەردەگرتەوە بەدەستە ڕاستی خۆی کتابەکەی وەردەگرتەوە فأما من أوتي كتابه بيمينه ئەو کەسەی کەوا کتابی دەدرێتەوە بەدەستە ڕاست کتابەکەی پێدەدرێ فسوف يحاسب حسابا يسيرا لو ڕۆژەدا کە ڕۆژی قیامەتە ئەو کەسە کە کردەوەی خۆی بەدەستە ڕاست وەگرتەوە هەموو کردەوە زەحمەتیەکانی تر و قۆناغەکانی ڕۆژی دیوایی لە بۆی ئاسان و زۆر لە بۆی سووک و خۆش دەبیتن فسوف يحاسب ئەو کەسە محاسبەتی لەگە دەکرێت حسابا يسيرا محاسبە و لێپرسینەوەیەکی زۆر سووک و سانا چونکە کردەوەکانی هەموو لە بۆ خوا بووە هەموو کردەوەی باش بووە وينقلب إلى أهله مسرورا ئەو کەسە کە کردەوەی بەدەستە ڕاستی وەگرتەوە لۆیە پەروەردەی ماڵ و منداڵ خێزانەکەی هینایە لە پێناوی خوا
ئافرەتێکی هاوشێوەی خۆی هینایوەکو خۆی باش ماڵ و منداڵەکەی پەروەردەی جوانی کردیا کوڕی پیاوەکی دینداری چاک بۆ داک و بابەکی باشی هەبووە باو و باپیرانی دیندار و خواناز بووە ئەو کەسە وەینقەلیب ئیلا ئەهلی دەگاتەوە دەگەڕێتەوە بۆ ناو خزم و کەسان و هاوشێوەی خۆی لە دۆستانی لە برادرانی لە جیرانە چاکەکانی بەڵام کو مەسرورە زۆر بە دڵخۆشی پێیان دەگاتەوە بابە گیان باوەشی لێ دەکات دایە گیان باوەشی پێرا دەکات داپیرە باپیرە گیان خاڵە مامە کورە نەوە جوانەکان و خۆشەویستەکانم هەر هەمویان لە چادەورە یەکتر کۆ دەبنەوە و بەیەکەوە بەرەو بەهەش دەڕۆن و دەستە خزمەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەوە حاڵی ئیمانداران ئەوە حاڵی چاکەکاران ئەوە حاڵی ئەهلی دەسەڕاست وأما من أوتي كتابه وراء ظهره ئەدی ئەو کەسەی کتێبەکەی خۆی پێدەدرێتەوە لە صحیفەی ئەعمال صحیفەی ئەعمالێک پڕیەتی لە شەرمەزاری پڕیەتی لە خراپەکاری پڕیەتی لە تشتی پڕ و پوچ و بێمانە و بێفائیدا لە کوفر و لە شیرک و لە تاوان و لە حەرام و لە کردەوەی خراپ کردەوەی کتابەکەی کە پێدەدرێ هەندە خێزەونە کردەوەکانی هەندە ناشرینە کردەوەی ئەو تۆی تێدایە کردەوەکانی لێ ڕووی ئەوەی نییە بەدەستە چەپیش وەرگرتەوە دیکو وەردەگرتەوە وەڕاء ظەهری کتابەکەی وەردەگرتەوە لە پشتی خۆی دەگریتن لەوەی کەس نەیبینی کتابێکی ڕەش کتابێکی ناشرین کتابێکی بۆن ناخۆش کتابێک کە پڕیەتی لە مای شەرمەزاری ئەو کەسە فەسەوفە یەدعو ثوبورا ئالەو ڕۆژەدا هاواری لە ناوچوونی خۆی دەکا یەدعو هاوار دەکا دەیگا بە گریان و فیغان ثوبورا کەلیمەی ثوبور هاوار دەکا وەوەیلا لە خۆم هاوار لە خۆم ماڵوێرانی لە خۆم خۆزگا لە ناو بچم خۆزگە خوایە بمکوژی و هەر زندینە بامایەوە لە ئەو ڕۆژە هاوار و فیغانی گریان و ڕۆڕۆ و ناڵە ناڵی لە ئەو ڕۆژەیە بەڵام چ دادی دەدا ئینەه وەیەسڵا سەعیرا جەهەنەمێک چاوەڕوانی دەکە ئاگرێکی بلێسە داری زۆر گەرم دەخرێتە ناو ئەو ئاگرا ئینەه کانە فی ئەهلیه مەسرورا پێچەوانەی چاکە کارەکان ئەو لە دنیای لە ناو ماڵ و منداڵ و خزم و عەشیرەت زۆر دڵخۆش بوو بە چ دڵخۆش بوو بە قەسرەکەی بە مەزرعەکەی بە زۆری کوڕ و کچەکانی بە ژنە جوانەکانی دەینازی فەخر و شانازی دەکرد ئەوەی لە خەیاڵ و بیری نەبوو ڕۆژی قیامەت و ئیمان و نوێژ و تاعەت و عیبادەت لێ ئەو کەسە ئینەه کانە ئەو کەسە لە دنیای فی ئەهلیه لە ناو ماڵ و منداڵەکەی ژیان مەسرورا کورە هەر ئەو ڕۆیە کورە بژین و بخۆن یاڵە جێمە دەنێ حەلالە حەرامە مشکلەنی لە خۆت ڕابوێرە بزانە ئەوە لە دنیای ئەو هەی ڕابوارد ئینەه ظن ئەن لەن یەحوورا ئەو پێی وابوو کەسێکی ئەو تۆ بوو یەقینێکی وای لە خۆی دروست کرد بوو کەوا لەن یەحوور زیندی نابتەوە جارێشتر ناگاتەوە بەو ڕۆژە ئەو ڕۆژەی لە پێشنیە کە ڕۆژی قیامەتە بەڵێ زندی دەبتەوە ئەو کەسێکی گەوج و نەفام بوو کە ئەو قەنەعەتی لە خۆی دروست کرده بوو بەبێ ئەوەی بەڵگەیەک هەبی لەسەوەی کە ئەو زندی نابتەوە بە هەزارە بەڵگە هەیە لەسە زیندوو بوونەوەی خۆی بەڵام خۆی گەوج و نەفام کردبوو بەڵێ زندی دەبتەوە ئینە ڕەبەه کانە به بەسیرا بەڵێ دەگەڕێنرێنەوە لێپرسینەوەی لەگەڵ دەکرێ پەروەردیگاریشی ئاگادارە بەو و نەبی خوای گەورە ئەوی فەرامۆش کردبی و نەبی خوای گەورە ئەوی نەبینیبی چی کردیە و چی نەکردیە هەموو کردەوەکانی لەکن خوای بەرچاوە و ڕۆنە و خوای گەورە پێی ئاگادار بووە اینجا خوای گەورە دەفەرمێ لۆ ڕاستکردنەوەی هەڵەی ئەوانە دەفەرمێ خوای گەورە سوێن دەخوا فەلا ئوقسم بالشەفەق واتە من سوێن ناخۆم بەو سووراییەی کاتێکەوە دوای مەغریب کە ڕۆژ ئاوا دەبی سووراییەک لە ئاسۆکانی ئاسمان پەیدا دەبی خوای گەورە دەفەرمێ من سوێن ناخۆم چکۆ شتێکی زۆر گەورەیە لە دروستکراوەکانی خوای گەورە سوبحانە وتەعالا کە دیمەنێکی زۆر سەرنجڕاکێش و جوانە یان فەلا ئوقسم واتە سوێن دەخۆم ئەو لایە هەندێک دەڕێن کە زائیدەیە واتە سوێن دەخۆم
بەو سووراییەی کە ئێواران پەیدا دەبی دوای دوو ڕۆژ ئاوا واللەیلی وما وەسق سوێن بەو شەوەی وما وەسق وەسقی الجەمع سوێن بەو کاتی شەوەی کە دنیا تاریک دەبی هەر هەموو شتەکان کۆ دەکاتەوە کە شەو دادێ عائیلە هەمووی کۆ دەبتەوە خێزانەکان بابەکە دێتەوە ماڵی لە ئیش کوڕەکەی دێتەوە کچەکانی دێتەوە هەر هەموو پێکەوە کۆ دەبنەوە لۆ شەوە تەواو ئەگە یەک تاخیر بی تەلەفۆنی لۆ دەکرێ کوڕم لە چێ ئەوە شەوە لۆ دەهاتیەوە ئەها شەو کۆکەرەوەیە حتا باڵندەکان حتا ئاژەڵەکان تەمەشا دەکەی دوور لە ڕوتان جێدرێژێک ئەگە لە ئاقاربی لە دەشتێکە بەرەبەری مەغریبدات هێدی بەرەو مارێ دەستەوە گاڕان ئەگە شوانیشی لەگە نەبی کە شەو داهات وردە بەرەو ماڕێ دێتەوە شوانەکە مەڕەکان بە پێش خۆی دەدا و بەرەو مارێ دێتەوە هەر هەمووی بێکەوە حتەی تەیر و توار هەر یەکە دەستە ناو هێلانە و شوێنی تایبەتی خۆی والقەمەری ئیدە اتەسەق وە سوێن بەو مانگەی کەوا ئیدە اتەسەق کاتێک مانگ لە پڕیدایە ئاوە لە پڕیدایە ئەو مانگەی کەوا پڕە لە شەوی تاباندایە واتە مانگەکە پڕە کە دەکا لە 13 و 14 و 15 شەو مانجی کۆچی کە مانگ پڕ دەبیتن هەروەکو سونەتە لەو ڕۆژانەدا ئینسان بە ڕۆژی بیتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ناوی لێ ناوە الأيام البيض ڕۆژە سپیەکان چکە شەو لەو ڕۆژانەدا زۆر دنیا ڕۆناک دەبیتن خوای گەورە دەفەرمێ سوێندم بە هەموو ئەو شتانێک کە سوێندم پێ خواردن فما لهم لا يؤمنون ئەوانە چیان لێ قەومایە لەبەرچی بڕوا ناهێنن بەخوا لەبەرچی بڕوا ناهێنن بە ڕۆژی دوایی وإذا قرئ عليهم القرآن لا يسجدون لەبەرچی ئەوانە کاتێک کە قورئانیان لە بۆ دەخیندرێتەوە قورئانیان بەسەدا دەخیندرێتەوە قورئان کاریان تێدەکا تەئسیریان لێ دەکا لە کاریگەری قورئان دەزان کەلامێکی ئاسایی دیە دەڵێن شعرا دەڵێن جادووە دەڵێن قسەیەکە بەدەر لەم توانای مرۆڤە چونکە دەیان بردۆ پاڵ ئەوەی دەیانگۆ ئۆجنەکان لەو محەممەدیان هینایە هەموو ئەو قسانە دەکەن بەس تەنها بیر و عەقلیان بەوەی ناسچێ برێن ئەو قورئانە کەلامی خوایە لەبەرچی کاتێک کە قورئان تەئسیریان لێ دەکات لەبەرچی کاتێک کە قورئان دەبیستن زۆر دڵەکانیان ڕادەسلێچێنی دەزانن ئەوە کەلامێکی ئاساییە بەڵام لا یەسجودون ملکەتی نانوێنن سەزدە نابن ناکەونە سەر دەستوونی و چاوانی خۆیان لە عەردی دابنێن لە بۆ عەظەمەت و گەورەی خاڵقی خاوەنی ئەو قورئانە کە خوای گەورەیە سوبحانه وتعالى بل الذين كفروا يكذبون بەڵکو ئەوانەی قورئان بە درۆ دەخەنەوە ئەوانەی ڕۆژی دوایی بە درۆ دەخەنەوە چێن الذين كفروا بەڵکو ئەوانەی کە کافرن ڕۆژی دوایی و قورئان بە درۆ دەخەنەوە والله أعلم بما يوعون خوای گەورەش سبحانه وتعالى أعلم زۆر پێیان ئاگدارە هیچ شتێک لە خوا بزر نییە بما يوعون بلەو شتانەی کە لە ناو هەنا و دڵی خۆیان شاردیتیانەوە کەلیمەی يوعون واتە ئەو ئیمانەی کە لە ناو دڵیانە یان ئەو کوفرەی کە لە ناو دڵیانە لە خوا بزر نییە خوای گەورە پێی ئاگدارە خوای گەورە إن الله عليم بذات الصدور خوای گەورە ئاگدارە بە هەموو ئەو وەسوەسە و خەیاڵاتی کە لە ناو مێشک و دڵی ئینسان دێودەچی کەواتە ئەوان کە بیر و باوەڕی زۆر خراپیان لە ناو هەناوی خۆیان گرتیا نیەتی زۆر خراپیان لە ناو دڵا بێ باوەڕن بە قورئان بێ باوەڕن بە ڕۆژی دوایی کەواتە فەبەشیرهم بعذاب ئەلیم مژێنیان پێ بدە بە عەزابێکی زۆر بەئێش مژێنی دائیمەن لە بۆ شتی خۆشە ئەدی لۆ لێرە دەرێ مژێنیان پێ بدە بە عەزابەکی ئێش و ئازار مژێنی لێلە دەدا علمی بەلاغەی پێ دەوتێت تەحەکوم واتە سوکایەتی پێکردن مەسەلەن تەڵەبەک ساقید بووە مامۆستا زۆری پێگوتە کورە کوڕم بخینە کورە ساقید دەبی کە کارتەکەی دات و دەی مژێری لێبیەوە سێ دەرسکەتی بزانە مژێری لێبی یعنی وەکو برێ یعنی ئەو تەڵەبێت و مستحقی ئەوەی بکەوی پێم گوتی کاکە بخینە نەتقین پێغەمبەری خوا ئاگاداری کردنەوە ئەوانش لۆیە وەکو سوکاتی پێکردن پێیان دەوترێ وەرە مژێنی لێبی لۆ ناو ئەو ئاگرا ئەجا خوای گەورە فەبەشیرهم بعذاب ئەلیم چێ ڕزگاری دەبی لەو عەزابە بە ئێشە إلا الذين آمنوا بەس تەنها بڕواداران ڕزگاریان دەبی لە ناخۆشی و سوکایەتی و عەزابی ئەو سەختی ئەو ڕۆژە وعملوا الصالحات ئەو ئیماندارش کردەوەی باشی کردیە لە دنیاێ ئەوانە لەهم ئەجر
غير ممنون لوان آما ذكر وباداشتك غير ممنون معناته غير ممنون وات غير مقطوع پاداشتك نبراوا به إنسان كتو بهشته بهوي إيمانو كردو تساكي نابرتو بهشت خالدين فيها أبدا لهم فيها نعيم مقيم واتلوي مقيمة أونيا إقامي ندريته كدسننا وبهشته تعود درسوني نية حتى لو نعمتي دمين نوا خواهي يقولوا لو كسانا مان بجيري إن شاء الله توري ششم سودو بند هلين زراوكان سود و پەندە هەڵەی زراوەکانی ئەو سوڕەتە پیرۆزە یەکەم هەرچی دروست کراو هەیە لە ئاسمان و زەوی و چیا و بۆنەوەر هەر هەمووی لە ژێر فەرمانی خی گەورەدایە بۆیە کاتێک دەوەستی کاتێک تێک دەچی کاتێک لە بین دەچی هەمووی بە ئەمر و فەرمانی خوا ڕوودەدا خاڵی دووەم ژیانی دنیا بریتە لە هەوڵ و کۆشش و ماندووبوون هەرچی لەو دنیاە لە هەوڵدان و ڕنجدانە حتا تەیرەک حتا چێشکەک حتا باڵندەیەک حتا ئاژەڵێک گەورەبی بچووک بی هەمووی دەبی هەوڵی کۆشتی خۆی بکە نابی هەر هەمووی لە هەوڵ و کۆششدایە خاڵی سێم کاوا بوو مسلمان دنیای ناخۆش و سەختە لە بەهەشت دەحەسێتەوە بەڵام کافر دنیای هەوڵ و ماندووبوونە و لە قیامەتێش دۆزەخ و دۆزەخ جاوەڕوانی دەکا ئینسانی ئیماندار لە دنیایێ ڕەنگە هەندێک ناخۆشی بچێژی حەڕامی ناخوا بە فەقیری دەژی وایە دوور دەکەوتەوە خۆی دەگریتن شتی بێ شەرعی ناکە گەنجەکی خوا ترسە ئافرەتەکە سەرپۆشێک دەسەر دەکە ئەگەر تەحمولی ئەو گەرمایش دەکا لە پێناوی خوا بەڵام لە ڕۆژی قیامەتێ پاداشتی هەیە بەڵام ئینسانی کافر تەمەشا دەکەی حەڕامی دەخوا بەڵام لەگەر حەڕام خواردەکەی تووشی زەرەر دەبی ئیفلاس دەکا ماڵ و منداڵی خراپ دەبی زۆر ژیانی ناخۆش دەبی ئەوە لە دنیا بەسەبی کوفر و بێ باوەڕیەکەی لە ڕۆژی قیامەتێش عەزابی سختی خوای گەورە چاوەڕێی دەکە خوا پەنامەم بدە خاڵی چوارم بڕوادەر نامی کردەوەکانی بەدەستە ڕاز وەردەگرێتەوە بە دۆست و خۆشەویستانی خۆی دەگاتەوە و پێیان نیشان دەدا بۆیە مردن بربەستی نێوان خۆی و خۆشیەکانی دەزانیت کەواتە لە مردن ناترسێ خاڵی پێنجەم هۆکاری بێدین و گوناه و تاوان و کوفر لە خۆبایی بوونە لۆیە خوای گەورە فەرمی یا ئەیوهە الئینسان ئەی مرۆڤ بزانە خۆت بناسە آخر ئەتوو کەسەکی ئینەکە کادیح دەبی هەوڵ و کۆش بکەی ئەگەر یەک ڕسق یەک جەمنانی نەخۆی وەرە بزانە چ لێدێ وانە بێ تااقەت دەبی یەک جەم لۆ جەمی دووەم تەواو دەکوژەیەوە یعنی تااقەت و هیممەت نامینێ ڕۆژی دووەم ئەگەر نان نەخۆی تەواو دەکەویە ناوجێ ڕۆژی سێم و چارەم بەخوای حیاتی ڕەشل لێ دەبڕێ کەواتە تو چیت خوا ئەخ بەرامبەر خوا ڕاوەستی لە بە ڕۆژەی دەبی 16 سعات 15 سعات نان و ئاوی ناخۆی لاکەن لیوە لە ئێوار ئەخ چی بەرامبەر بەخوای گەورە فیز و تەکەبر بکەیت لۆیە هۆی کوفر و بێدینی فیز و تەکەبر و لە خۆبایی بوونە خاڵی شەشەم قۆناغەکانی ژیانی مرۆڤ جێگای پند و عیبرەتە بزانە قۆناغەکان ئینسان لە قۆناغێکدا هیچ بوونی نییە لەم یەکن شەیئەن مەذکوورا لە دواییدا قۆناغێک دێ مەرحەلە و قۆناغی ناوزەجی دایکە کە منداڵەکە دێک دڵۆپاو پشکە گۆشتێک دوایە لە پاشان دەبێتە خوێن پارێک ئەو پشکە گۆشتێک لە دوای دەیدێتە دەرێ منداڵێکی بێز ئەگەر بە گریانەکەی بزانن جێیەکی دێشی بە گریانەکەی بزانن برسیتی بزانە ئەوجە لە دوایی دەبێتە گەنجێکی قیت و قۆس ئەگەر ئەو منداڵی بینی ڕسمەکەی پێ دەرێ ئەمنم دەرێ فەرخە پشیلۆکەمە وەنیە تەمەشا بکات و لە چی بوویەتی ئەو تەمەنی گەنجاتە ئەو گەنجە قیت و قۆز و جوانە تەمەشا دەکەی ڕۆژێک دادێ چاو دەفتەوە ئەو دەبچاو هەمووی دەفتە لۆت ئەو پرچە ڕەشە جوانە سپی دەبی گۆپارێک لەدەست دەگری ڕسمی خۆی پێپشیان بدا دەرێ ڕۆژانی تاعیری ڕۆی ئەگە کردەوەی باشت کردوی بردت ئەگەر ناقوڕت بەسەری شەشەم تەوەری شەشەم ڕوونکردنەوە سەبارەت بەو سەزدەی کە باسمان طبعا لە جوزئی عەممە یەکەم سوورەت کە لێرە ئەو سوورەتەیە کە سەزدەی تێدایە طبعا سەزدە لە سوورەتەکانی قورئانی پیرۆز 14 سەزدەمان هەیە یەکێک لەو شوێنانە سوورەتی ئینشقاقە جوزئی عەممە بە تەنها دوو سەزدەی تێدایە لە سوورەتی ئینشقاق و لە سوورەتی ئەعلا طبعا ڕای بەهێز ئەوەیە کە ئەو سوورەتە کاتێک کە ئینسان دەخینتەوە یان جێی لێ دەبی سونەتە ئەو سەزدێ بە سونەتێکی مؤکدەیە وەکو لە حەدیثی صحیحدا هاتووە ئەبوو هورێرە خدا لێی ڕازی بدەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ ئەو سوورەتی ئینشقاقی دەخوێندەوە
سەزدەکەی دەبرد وەکو ئیمامی موسلیم ڕیوایەتی کردیە کەواتە ئەو سەزدە سونەتێکی مؤکەدەیە کە ئینسان بیبە خێری سەزدەش ئەوەیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک مرۆڤێک قورئان دەخوێنی دەگاتە ئاەتێکی سەزدە دەبا دەفەرمێ شەیطان ئەو ئینسانە دەبینی سەزدەی دەبا یەکەوتە دەرێ یا وەیلەتا هاوار لە بۆ خۆم خوا ئەمری پێکردم یەک سەزدەی بم نەمبرد لعنەتم لێکرا دەرکرام لە لعنەتی لە ڕەحمەتی خوا هاوار لە بۆ خۆم ئەو عەبدەی خوا ئەمری پێکرد بە خوێندنەوەی قورئان ئاەتی سەزدەی برد شەیطان زۆر هەز بە پەشیمانی و شەرمەزاری و دووڕاوی خۆی دەکات وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين